ئەمشەو تەمەنێ لە نێو خۆڵا داگیرساوە تەمەن چرای بەربەراو ناو نەمامی بەردەم لافاوە ئەمشەو دەڵێ لە نێو ڕوحا ڕووباری خاپوور ئەڵساوە زریانی قەندیل ڕاساوە ئەمشەو دەڵێ هەموو جەلاودانی مێژوو شمشێریان لە ڕووی ڕوحەمدا هەڵکێشاوە ئایدا دەیدا ئازیزەی ئێمە چەند ڕووتی لە بەردەم تۆفانی گازی ژاراوی بێڕەوێشتی ئەم چەرخەدا ئێمە چەند تەنهای نەپرسەی ئەم شارۆچکە شەهیدەدا ئێمە چەند تەنهای لە شینا چەند تەنهای لە شای خوێن و کەرنەڤاڵی سار بڕینا ئێمە چەند تەنهای لە شینا چەند تەنهای لە شای خوێن و کەرنەڤاڵی سەر بڕینا. دەست خۆشتوانە دەنگە خۆش بن ژیت سڵاو ناکەی نازانم ئەو دەکەم سڵاتان لەبێ هیوادارم کە شەوێکی باشتان هەبێ بۆ هەریەکێک لە کورد هەرێکێک لە خەڵکی هەڵەبجا بە تایبەتی کە من کچێکی هەڵەبجەم ئەمڕۆیەکێکە لە ڕۆژە ناخۆشەکانی ژیانمان ئەوە تا ئەمڕۆ 37 ساڵ تێپەڕێ بەسەر کیمیا بارانکردنی هەڵەبجەیە و بۆ هەڵەبجەیەکان و بۆ کوردستان وەکو یەکەم دقە و یەکەم ساتەکە ئەو کارە ساتە تیا ڕوویاوە. سڵاوتان لێ بێت ببورن ینی لە کەم و کورتی ئەو میوزیک و دەنگە من نەگۆرانی بێژم بەڵام وەکو وەفایەک بۆ هەڵەبجە و هەڵەبجەیەکان و بۆ ئەم ڕۆژە ناخۆشە یادکردنەوەی شانزەی سێی هەشتا و هەشت کە 37 ساڵ تێپەڕێ بەسەر کارەسات و مەرگەساتی هەڵەبجەدا ویستم ئەمە پێشکەش بە ڕۆحی 5,000 پەپولەی شەهیدکراوی هەڵەبجە بکەم. وەک چاوان باسی کرد ئێمە بەشێکی بەرنامەی نۆڕادیۆی ئەم شەوبان تەرخان کردووە بە بەرگە و بابەتی جیاواز بە یادکردنەوەی 37 ساڵەی جینۆسایدی هەڵەبجە بە بڕگەی جیاواز بە راپۆرتی جیاواز بە میوانی تایبەت بەو یادەوە بۆیە لەگەڵمانە بن سەرجەم بەرگە و بابەتەکانی تایبەت بە هەڵەبجە و تایبەتتر بە بەرنامەکەبان ئەم شەو بۆتان باسەکەین. چۆن تۆ لە هەڵەبجە بووی؟ بەڵێ بارودۆخی هەڵەبجە چۆن و توانە ئەمساڵ جیاواز لە هەموو ساڵەکانی تر ڕاستە ساڵانی پێشووتریش کەرنەڤاڵی لەو شەوەیە کراوە لە هەڵەبجەیە بەڵام ئەمساڵ جیاواز لە چەند ساڵی پێشووتر کەرنەڤاڵێکی زۆر جوان کرابوو لە هەڵەبجەیە. هەڵەبجە بۆنی ئاشتی و ئاوەدانی لێ هات بۆنی ژیانەوەی لێ هات. چۆن وەڵام ویستم پرسیاری ئەو لێ بکەم ئێستا تۆ لە هەڵەبجە ژیاوی یانی کە دەگاتە شانزەی سێ ڕۆژی شانزەی سێ ئەجوایی هەڵەبجە چۆنە ینی ئەو ماتەمەی کە ئێمە لە ئێمە هەستی پێەکەین مەسەلەن لەو ڕۆژەیەکی ڕوویداوە و دەبینرێتوانە لە ناو خەڵکەکەیە لەسەر شەقام لە کۆڵانەکانی ئەوە هەستی پێکرێت توانە ئەوەی کە هەڵەبجەی بێ لە هەڵەبجەیە ژیا بێت ینی ئەگەر ئێستش دوور بی لە هەڵەبجە نەک شانزەی سێ لە 15 سێ دوای نیوەڕۆکەیەوە ماتەمێک هەڵەبجە داگرێت هەچ کەسێک کە لە ناو بازار بڕۆیت ئەگەر تۆ میوان بهاتبیتە ناو هەڵەبجەوە لەگەڵ منێک کە خەڵکی هەڵەبجەم یەکسەر هەستمان پێەکەی لەبەر ئەوەی من کیمیابارانم نەبینیەوە ینی تەنها بۆیان گێڕامەتەوە دایکم نەنکم باوکم بۆیان گێڕامەتەوە بەڵام ئەڵەی کارە ساتەکە بەسەر خۆم
ئەوما هاتووە لە 15 دوای نیوەڕۆکەیەوە ئیتر ئەو شارە هەتا شەوی 16 هەتا حەڤەی سێ بەیانیەکەی ماتەم و بێدەنگێک ئەو شارەدا پۆشێ زۆر سەیرانی هەتا لەوێ نەبی هەست بەوە ناکەیت کەمیش نییە و کارە ساتێکە بەسەر هەڵەبجاتوە ڕاستی ناحق نییە کە توانە ئەوە تا 37 ساڵە چیرۆکە گەڕێتەوە لە هەڵەبجەیە هەر کەسێک هەڵەستێ چیرۆکێکە گێڕێتەوە چیرۆکێکی تازی لە هەڵەبجە سەر هەڵەیە 37 ساڵە خەڵکەکەی هەر چیرۆکە گێڕێتەوە تا ئێستا چیرۆکەکانی کۆتایی نەهاتووە. لە هەڵەبجە کۆمەڵ چیرۆکی جوانت بۆ دۆزینەوەتەوە من ئەمەوێ بیبینین لە ڕاستیانی ئەو چیرۆکانە پێشتر باس نەکراون لە گۆڕی بە کۆمەڵ کە تەرمیان تا ناشتووە لەو کاتەدا لەو حەوزانەی کە خەڵک خۆی پێتەڕ کردو بۆی کیمیایەکە کاری تێنەکات لە زۆر بابەتی تر و لەو تاقانەکانی هەڵەبجە چاوان بابەتێکی بۆ ئامادەکردوین با پێکەوە بینەری بین و دواترە چینە مورگەکانی دیکەم. لێرە لە هەڵەبجە ئەو شارەی 37 ساڵە برینەکانی تیمارەکات و ساڕێژ نەبوو. ئەو شارەی 37 ساڵە چیرۆکەکانی گەڕێتەوە و کۆتاییان نەهات. ئەمڕۆ جیاواز لە هەموو چیرۆکانێک کە گوێبیستی بووین گوێبیستی چەند چیرۆکێکە بین لە زاری خۆیانەوە. بەتەنیا جێی مەهێڵن ئەم شەو زریان دەیتێنێت تەم و مژدای دەپۆشێت مانگە شەو دێڕتێنێت. وڵی هەمووی چاڵ بوو کاتی خۆی قەسپەکە کرابوو وەکو قەسپەکە کرابوو چاڵی گەورەی کەن بوو ئێمەش هاتین لە ماڵەکانە دەرمانهێنا و هاتین ئەمان خستن ناو ئەم چاڵانە بە کۆمەڵ هەتا سەرەوە وایە ئا لەوێەوە حەتاکو و سەرەوە هەمووی مردووی شەهیدانی هەڵەبجەیە. وڵی نەمان ژماردن باوکم وەکو تۆ بیلاتەژبی لەسەر خۆ نەبووی نەمان ژماردن بزانین چەند کەس بوون خۆی هەموو کەرتێت تەلەڤیزیۆن خەڵک ئەڵێ 500,000 کەس بوو پشتی ئاوا ئیتر بەڵام ئەمانەی کە ئێمە هێناوانە ئێرە ئەو کاتە کەس بە کەس نەبوو کەس نەی ئەتوانی جورئەتی نەکرد ئەو هەموو مەیتە ببینێ و تر ئا لێەوە ئەو هینیشە ئەو شتە ڕەششە لێرەوە تا سەرەوە هەمووی مەیتە وڵایی تقریبەن 3-4 کەس بووین بەڵێ خەرچی هەڵەبجە بوون وڵایی نەوەڵا لە ئەوەنە هین بوو خەڵکەکە داماو بوو کەس نەبوو بیشارێتەوە ئێمە گوێمان نەداوە خوای گەورەیش مەحافەزەی کردین و هیچمان لێ نەهاو نەوەڵا نەبوو. چون هاتیینە دەرەوە هاتیینەیان تیارە هاو ئەوە نەمانزانی دوو تیارە هاونیانەشن جاڕیا کورە هیچ نابێ کورە هیچ نییە کورە مەترسن بەخوا دانیشن مەڕۆن هیچ نابێ بەخوا کورەوتیان چی هیچ نابێ ماڵ ئاوا بێ ئەوە تیارە هاو کیمیایی ڕژن کیمیایی چی کورە کیمیایی ڕژنای کاول کرد چی وڵا برا جاری دووەم هاتووە تیارە زرمەی هاو وتیان وڵا ساروخی فڕەیە ڕۆڵە ڕۆجا بۆ کۆ دەچین ژێرخان کەسی تیانەمە هەمووی ڕای کرد ئێمەش بەرە ژووراتینەوە بۆ لای ماڵی خۆمان بەڵێ 16 سێ ئەوە بوو ڕامان کرد لە ژێرخانەکە هاتینە دەرەوە هاتین گەشتینە ئەم سەرە لای ماڵی خۆمان لەوێ تر خەریک بوو ئەکەوتی وامان لێ هاوکیمیایەکە وڵای تر ئەو کوڕێ ناتراومانێکی سەد فڵێ ئاوی پیا کردین وتی جا ئینجا کرد پێڵاومان لە پیا نەبوو بە پێی پەتی ڕاکە هەتا هاتینە گردەکەی سەرۆ هاتیینە گردەکەی سەرەوە سێ کوڕمان پێگەی وەکو ئەمان ئاوە وتی دایەگیان هیچ مەترسن هەر لەسەر خۆتان بڕۆن مادەم لێوێ دەرچوون ئیشەڵا هیچتان بۆ نابێت وڵا هاتین سەرکەوتین هاتین گەشتینە ئەمە گەشتینە ئەمەد ئیشەڵا ئاو بخۆین بۆ خۆی بە پشتا کەوتمە ئاوە کچەکەیشم بە خۆوەوێ هەم دیسان دەریان هێناین و هەم دیسان کەوتینەوە ناوی تێ دەریان هێنان ترکیان با نەوێستین با بڕۆین ڕۆشتین بە ئەو جیوە بۆ پشتی سازان ئەو جیو وڵایەتی لەوێ دانیشتین تۆزێ زۆر تینومان بوو ئاو نەبوو بیخۆی ئەومان پێ نەبوو هەرچیمان بوو فڕێمانیان بوو نەمانەتوانین
وڵایەتی گەشتینە جەماعەتێ وتمانەوە برای گیانەوە لەکوێ ئاو هەیە جان کورە پوری گیان لەکوێ ئاو هەر نییە لەم نزیکانە مەگە بچن بەو دیوە وڵایەتی ڕۆشتین بۆ دیوە گەشتینە لای مۆردین و ئەو ناوەوە وڵایەتی لەوێ گەشتینە ئاو ئیتر دانیشتینێکی سەرقم ئاومان خوارد و کچەکە بە کۆڵمە بوو کچەکە گیانی دیانە بوو خواوتم بیکەنەوە لە کۆڵم بابزانم ئەگەر ماوە بابزانم چارەسەرێکی بکەم ئەگەر نێش ماوە با چاڵی هەڵکەنین بخەینە ناوی وها دەرمانێ ناسی دەکەم ئەجوڵێ کە ئەجوڵە ئەم کمایە تێری خوارد هەڵسایەوە بە باوەشم هەڵسایەوە بە باوەشمەوە ئاوا بەرزم کردەوە گشتگیانی هەر ئاوە کەوت بووینە ئاوە کەوتووە. ناوم ئەکرەم محەممەد مەحموودە دانیشتوی هەڵەبجەی شەیدم فەرمانبرم لە بەڕێوەبەرتی یادگاری هەڵەبجە یەکێکم لە تاقانەی کیمەبارانی هەڵەبجە ڕۆژانە لە ناو مۆنومنتی یادگاری هەڵەبجە ئەو حادسانی کە بەسەرمان هاتووە بۆ میوانەکانیان ئەجێڕم ئەجا ڕۆژی 16 سێ ئەم پیکابەی ئەم دۆجەی لە دومان ڕۆژی 16 سێ وەکو هەموو خانەوادەیەک لە 16 سیا سوار بووین بۆ دەرچوون بەڵام بەداخەوە لە کۆڵانی تەلاری کۆڵانی پیرەمحەمەدەوە سەرکەوتین بە حکمی زۆری نەفەرەکان لە سەرمان دوسێ جار نەفەرمان لێ کەوتە خوارە سایقەکە دابەزی نەفەر سەرخاتەوە سایقەکە نەیتوان لێوە ماین و تا بەیانی حەڤەی مانگتی تەندروستی ڕۆژنامەنووسی ئێران هاتە سەرمان ئەوەی جوڵەی تایە تەواان باسی حەڤەی مانگتی تەندروستی ڕۆژنامەنووسی ئێران هاتە سەرمان ئەوەی جوڵەی تایە دایگرتین لە پاڵ پیکابەکە دایکن ڕسمی گرتین و ڕوانی ئێرانی کردی طبعا لە ماڵی باوکم و دایکم سێ برام شەیدە تەنیا جێی مەهێڵن ئەم شەو زریان دەیچێت ئەمە و چیرۆکانەیە چاوان کە دەیان چیرۆکی تری وە دڵنیاین کە لە هەڵەبجە هەربوونی ماوە بە تایبەت یعنی ئەوانەی کە تاقانەکان لایەنە و مەساتی کە بینیویانە خۆیان لە ناو بارودۆخەکە بوون و دواتر کەسیان بۆ نەماوە جانا کاگەکە لە تاقانەکانی هەڵەبجەکە بەس بە تەنها خۆی ماوە ئەمەی کەوتی لە ناو سیارەکە باڵەوەی کەوت لە ناو سیارەکە بە فۆتۆش هەیە دوای ئەوەی کە هەمویان لە سیارەکە کەوتونەتە خوارە لە بەرەوەی سیارەکە خەڵکی زۆری تایە ئەم بە پاڵ دیوارەکەەوە بە تەنیا لەگەڵ برایەکە بەڵام براکەی بەداخەوە شەهید دەبێ بەس کاگەکرم ماوە ئەوەی کە بۆ منی باسکرەوەی کە حەسرەتە لە دڵیا هەتا ئێستا ئەڵێ بە ئاواتەوەم یەک ڕۆژ لە ڕۆژی باوکانە من بتوانم پۆستێک بکەم هەموو ڕۆژێک لە ڕۆژی باوکانە ئێمە سەر مۆبایلەکەم ئەمێ پۆستێ بکەم بەڵام کەسم نییە بووی بکەم لە ڕۆژی دایکانە بەڕاستی کە حەق ینی دەیان کتێبی لەسەر بنووسرێەوە ئەوەیشی کە هەیە ینی کاری لەسەر بکرێت و بە جینۆسایت بە تەواوەتی لە هەموو دنیا بناسیێنرێت ڕاستە اینجا ئەکرم بێجگەلەوە کارمەندی مۆنۆمنتی هەڵەبجەیە لە ناو مۆنۆمنتی هەڵەبجەیە دواتر لە 1960 ئەتوانن چیرۆکەکانیان بە درێژتری ببینن جیاواز لەوانەتوانە ئەمڕۆ تاقانەیەکی ئەنفال دەستی هەڵەبجەی کچی گرتبوو لە گەرمیانەوە هاتبوو بۆ هەڵەبجە تاقانەیەکی ئەنفال کچەکەی لە 16 سی 2007 لە دایکە بێ لەبەر خۆشەویستی بۆ هەڵەبجە کچەکەی ناوە هەڵەبجە ئەو ئەڵێت هەموو ساڵێک لە 16 سێ خۆم سەردانی هەڵەبجاکەم ئەوەندەی کە توانیمە بۆ هەڵەبجە بیکەم ئەوەیەکە لە یادی کیمیابارانکردنیە سەردانی هەڵەبجە بکەم و کچەکەشی ناوە هەڵەبجە و بەیەکەوە هاتوون بۆ یادی کیمیابارانکردنی هەڵەبجە با لە خۆی و بیبیستیم بزانین چۆن بڕیاریاوە کچەکەی ناو بنێ هەڵەبجە چەندەم ساڵدانە بەشداری ئەم یادەیەکەن سەڵاو لە جەنابتان لە بینەرانی بەڕێز و خۆشەویست من لە کفریوە هاتووم زۆربەی ساڵەکان دێم بە شانازیوە کە بەشداری کیمیابارانی هەڵەبجەکەم هەڵەبجەکانش دێن بۆ گەرمیان و گەرمیانەکان ئەچین بۆ چەمچەماڵ دێ بۆ هەمومان و هەمومان ئەچین بۆ بەرزانەوە بەرزانش دێ بۆ هەمومان ئەمڕۆ من دڵخۆشم گەرمیانی بەرزانی چەمچەماڵی هەموو توێژەکانم بینی ئێمە خەڵکی گوندێکین لە بەرگری و بەرخودان قەت وێنەی نەبووە ئۆمەربل لە 23 ئابی 63 تا 9 چواری 1986 کە ڕۆژی دەستپێکردنی ئەنفالی سێ ناوچەی گەرمیانە لە گوندەکە ئێمە ڕژێمی بەعز درێغی نەکردە بە چەکی قەدەخە کراودایە لە گوندەکەمان 254 کەسمان ئەنفال کراوە لەو گوندە لەو 254 122 کەسی یعنی خزمی نزیکی خۆمانە کەسی خۆمانە ماڵ خۆمان دەکەس بن پێشاڵاوی ئەنفال کە دایکم ئەو سفرەی ڕاخست
ئێمە دە کەس لەسەر سفرە دانیشت وحید خۆم مامەتەوە بەتەنها هەمویان بەر شاڵاوی ئەنفال کەوتون کە خوشک و برایەکەم هەر زۆر مناڵ بوون خوشکەکەم کەمتر لە ساڵێک بوو براکەم تقریبان 2 ساڵ و 3 مانگ بوو هەمویان جینۆساید کران ئیتر ئەوەی لە دەستمان بێ بۆ هەڵەبجە تەنیا سەردانەکەیە هاوخەمەکەیە فاتیحاکەیە دڵسۆزیەکەیە سەرخۆشیکردنە لەو خانەوادانە ینی چی بکەین هیچمان پێ ناکرێ من ئەگەر ساگە پۆستێکی سیادیم هەبووە چی لە هەرێمونچی لە عێراق بێشک ئەم تۆ خزمەتێک من ئەگەر دادوەرێک بووم پارێزەرێک بووم دکتۆرێک بێ حەزمە خزمەت بە هەڵەبجە بکەم دووشتم پێکرێ یەک هاتنم ساڵانە زۆر دڵخۆشمەکە وەکو ئەو خەمێت دوو خۆی گەورە ئەم جگەرگۆشەی پێمدا لە 2017 16 3 2017 کاتژمێر نزگەی 11 چارەک بوو ناومان نا هەڵەبجە کە خۆشی زۆر زۆر پێی خۆشە شانازیەکە بە ناوەکەی خۆیەوە پێشەوە بۆ ڕاگەاندنی قسەی گەوتی باوکم ئەگەر ناومینە نای هەڵەبجە گردنی مازانەوە کرد تر ئەو شتەی پرسی گردنی ئازاگوتی ئامادەمێ ناومینە هەڵەبجە زۆر دڵخۆشە ئیتر چی بکەین ینی میلەتێکین زاڵمەکان بە سەرمانە زاڵ بوو نایتر شۆفێنەکانی بەخایسەشیانە جینۆسایدمان بکەن درێخیان نەکردو لە ڕابردوو بڵام کورد بە ڕستەنایەتی خۆی بە نەریتی خۆی بە کەلتوری خۆی بە دینە جوانەکە خۆی بە ڕەوشتە جوانەکەی خۆی وەڵامیانی داهاتۆ ئەوان ئەنفال و کیمەبارانیان کرد ئێمە وڵاتمان بنیاد ئێمە زانکۆمان دروست کرد ئێمە ئاڵامان دروست کرد ئێمە بووینە پەناگە بۆ هەموو لە قەومیەکان لە باشووری عێراق و ناوەڕاست و ئەوانەی سەردەمی ڕووداوە جیاجیاکان و تایبەت داعش بۆ سووریا ئەوانە بەڵام کورد باوان بۆ بڵام بەداخەوایتر لە وڵاتێکە ئاژێ شۆفێنەکان دەستی دیکتاتۆریان زاڵە قسەیەک لەگەڵ هەڵەبجەخانە بکەم هەڵەبجەخان سلااوت لێبێ پێمان بڵێ یەکەم جاردەی بۆ هەڵەبجە ئەمە یەکەم جارتە لەم یادەیە بەشدارەکەی بەڵێ پێت خۆشە ناوە هەڵەبجەیە زۆریش لە 16 سێشا لە دایک بووی ڕێک لەم کاتەیە وایە بەڵێ زۆر باشە دەستەکانت خۆش بێ هەڵەبجە هێشتا پڕە لە جوانی یعنی بە کەسایەتیەکانیەوە بەوانەی کە تایە ئەژین بە خەڵکەکەیەوە بە ئاو هەواکەیەوە یەکێک لە کەسایەتی جوانەکانی هەڵەبجە ئازیزگیانە مەحموود کە بە ئازیزگیان بەخشراوەکە بە ئازیزگیان ناسراوە زۆر لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئازیزگیان بە ناوبانگە خەڵک ئەی دوێنێ و قسەی خۆش و قسەی نەستەقی زۆر زۆرەکە ئەمڕۆ لە یادی هەڵەبجەیە ئازیز چۆتە سەر گڵکۆی شەهیدەکان ئەڵێ سەردانی ئازیزەکانم کردووە کە لە کیمیابارانکردنی هەڵەبجەدا شەهید بوون پامنێری 1964 لە هەڵەبجە ئازیزی بینی کە لە سەرگڵکۆی شەهیدەکانە چوو دواندی ئەویش بە قسە خۆشەکانی بە قسە نەستەخەکانی باسی شەهیدانی هەڵەبجە و ئازیزانی دەکات کە بەرکی ماباران کەوتون و شەهید بوون با پێکەوە بینەری بین لەگەڵ کاک مەحموود یاخود ناسراوە بە ئازیز لە ناو هەڵەبجەیەکانە هاتووینەتە ناو گۆڕستان و هاتووە بۆ سەردانی هاوڕێ و کەسوکارەکەی کاک مەحموود پێمان بڵێ چەند هاوڕێ و خزم و کەسوکارە لە 16 سەیە شەهید بوون خێر بێن زۆر هاوڕێ و ڕەفیق و برادرم کە لە کیمیایی و ژێرخانەکە هەمووی قازدار هێنارگالم قەبرستانی شەهیدانە بەجێی ئەبەدی خۆیان گەشت ئەوانەی کە خەڵک بێ غیرەت بوو بەجێیان هێشتن ئەوان خەڵکی خێرخوازی نێشتون لە کیمیەکە هەموویە ناو لێرە ناشتون ئەمە جێگەی و قەبر و شەهیدانەیە کە سبەینێ ئێمەش کە ئەمری خوامان کرە چینە پاڵیەوە ئالێرە جێگەیەکی خۆشمان بۆ دانی خوا بە بەهەشتیان شاتکە ئامین ئامین هەر حەزەکەی تۆش لێرە جێگەت بۆ دابنێت بەڵێ کە منیش مردم وەسێتەکەمە دوو بە ساڵم خەبرێ کرد شەڵا لە کیمیەکە بمردی زوزویە بۆ سەردانیان هەموو جارەیەم هەموو ڕۆژێ نا هەفتەی مانگی جارەوە باسی ئەو هاوڕێتم بۆ بکە کە ئێستا لەگەڵ ئێمە هاتی بۆ سەر گۆڕەکەی خزمەتی کردوین چاکەیمان لەبەرچاو ڕەفیق و برادر هەر غەسپە لە سەرمان بێجگە 16 سێم جمعانیش بۆ بین بۆ هاوڕێی نزیکە بوو باڵێ دایمە بەیەکۆبوون سەیرانمان کرد پیاسەمان کرد وتە سرم ئێشەکە بۆچی سەر ئێشەکە کورە دەویا زۆر گەڕام و زۆر لەبەر خۆر بوومی تر سەرێشم بێت ئەبورێمە و دوایی دەبێ ئاو حەبێ دەرزیەکەم لێنێن بە دەرزی بەنەمە و دەرزیم لێ ببڕێمر ئینشەڵا باشەبی ئینشەڵا باشەبی هەڵەبجە
ئیشی بۆ کراوە لە دوای 16 سێوە بەڵێ خەمبە هینە منە دباری کابرا حکومەتێکە ئەمە مەسوولەکە ڕووی ناوە جوابی کە سوکاری شەیدان بات و ڕووگیری کرد یان داوا لە مەسوولەکە نەبێ حکومەت عێراق ئاور لە خەڵک بات و بە دەستەوە نیە لێ پرساوشدی حەزەکەی چی بۆ بکرێ هەڵەبجە خزمەتی کرێوەکو چۆن خزمەتیان کردوە مۆنۆمنتی جوانیان کرد و جسریان کرد و پردی تۆقۆت چاکەن و ئاو خزمەت گوزاری و پرۆژەی کارەبا لە مانگی ڕەمەزانە خەڵک لەبەر چرا و مۆلیدا پارشێوەکە کارەبا نییە بابەتی ترمان زۆر ماوە لەسەر هەڵەبجە بورن دیارە گۆڕێکی بە کۆمەڵ چاوان ئەمە یەکێکە لەو ماساتانەی کە من یعنی ئەمەلی پامدێرمان ئیشی زۆر لەسەر ئەو کەیسانە کردبوو کە جیاوازن بەڕاستی گۆڕێکی بە کۆمەڵ لە دڵی باخێکی هەورامانە دۆزراوەتەوە هی کیمیابارانی هەڵەبجەکە 17 مناڵ و 2 کەسی ترن ئەو کاتە کە ڕایان کردووە لە ترسی کیمیایەکە و کیمیاباران کراوە لەو باخەیە گیانیان دەرچووە هەر لەو باخە بووە بە گۆڕی بە کۆمەڵی ئەوان جا ڤیتیەک راپۆرتێکمان لەو بارەیەوە ئامادەیە بە وردەکاریەوە با پێکەوە بینەری بین لە نێو دڵی باخەکەی حاجی ئەحمەد گازەنەگریسەکە گۆڕێکی بۆ 2 خانەوادەی شەهیدی کیمیابارانی هەڵەبجە دروست کردووە ژمارەیان 19 کەسە و لە بنەماڵەی شەمێرانەیەکانی شارەکەن ئێرە دەوروبەری خوڕماڵە لە هەڵەبجە ئەم زەویە پێشتر بۆ کاری کشتوکاڵی بەکارهێنراوە بەڵام کاتێک حاجی ئەحمەد دەزانێت تەرمی ژمارەیەک شەهیدی کیمیابارانی تێدایە سنووری گۆڕەکان دەپارێزێ و داوا دەکات لە ناو باخەکەدا لانەبرێن لەم گۆڕەدا تەرمی 2 ژن و 17 منداڵی کوڕ و کچ هەن ئەوان ڕۆژی 1970 ویستویانە لە ناحیەی سیروانەوە با ڕێگایەکی پارێزرا و گوندی ئاوایی ڕۆستەمبەک بۆ ئەحمەد ئاوا ببڕن بەڵام گازی کیمیایی پێکەوە ڕۆحی کێشاون و خەڵک لەوێ بە خاکیان سپاردون قەبرستانە خەڵکی کوێنوتیان شەمێرانەین لەم دوایە خەوەنیان بۆ پێیا بوو یەکێکیان ناوی کاکە عەدنانە هاتنێرە سەردانیان کرد و ویستیان بیان بن بۆ قەبرستان منیش وتم بۆ ئەی بن با هەر لەوێ بن عەرزی من نییە با هەر لەوێ بن هەتایە با لەوێ بنەوە سیاجم کردون دیوای سیاجەکەی سیاجی کردم بە باخ و سیاجی ترم کردەوە ئیسە مەگەر بە کلیل دەرگا بکەیتەوە بێتە ناویان ئەمە عەدنان عەزیزە تاکە ڕزگاربووی خانەوادەکەیە هێشتا دڵگەرمی بۆ دایک و خوشک و براکانی یادەوەری ئەو ڕۆژانەی بیر نەبردوتەوە گەرچی خۆی لە سلێمانی دەژی بەڵام پێی لە سەردانی گۆڕە بەناحەق شەهید کراوەکانی نەبڕیوە دووتم ئێوە بڕۆ من ئەڕۆم جدوبەر گوشتان بۆێنم و خواردنیشتان بۆێنم 4 پێش تویتیە لە لای تەپە کوڕا لەوێ بیزەبت من لە ئەوان دابڕان بە تایبەتی ئەو برایم کە تەمەنی 20 ساڵ بوو ساڵی 16 دەدای بوو هێشتا شەید بوو ئەو وتی مەڕۆ زۆر خەمی منی بوو چکەم جێ و کاتە تەمەنە بە مناڵ بووانە وتم نابێت ئەوان مناڵانە شتیان نەبێ بێ بڕۆ شتیان بۆ بێنم ئیتر کە گەڕامەوەی تر ئیمان نەبینەوە ئاخر جار بوو حکومەتە و گۆڕانە بجۆزێتەوە یا بیان ناسێنێتە ئایسا بەداخەوە وەک پێویست نەهاتوون نە بەدەمانەوە نە بیجۆزنەوە نە ئەتوانین خۆشمان هیچیان بۆ بکەین دەرهێنانی گۆڕێک یا خانەوادەیەک لە شوێنێکە بە دڵنیایی و لەسەر داواکاری خێزانەکە و دوایەوە ئێمە نووسراوە ڕاستی وەزارەتی شەیدانەکە ئەوانش لەگەڵ وەزارەتی دیفاعی عێراقی کە تیمی تایبەتیانە و گۆڕە بە کۆمەڵەکان لە عێراق ئەوان بە هەمانجی لەگەڵ وەزارەتەکە یان ئەو طریقی کە خۆیان هەیە و شێوەزانستی کە خۆیان هەیە بۆ شێوازە دەرهێنێت بەهۆی بەرکەوتنی ئەو شەهیدانە بە گازی کیمیایی تا ئێستا هیچ تیم و لایەنێکی میری بە فەرمی نایەوێت خۆی لە پرۆسەکە بدات جارێک هەوڵێکی وا دراوە بەڵام ئەندامانی تیمەکە تووشی نەخۆشی بوون
هەر ئەم گۆڕە بە کۆمەڵە نییە، بەڵکو کارەساتەکە خاوەنی 63 گۆڕی دیکەی هاوشێوەیە کە لە هەڵەبجە و دەوروبەری شارەکەن. ئەوەی چیرۆکی ئەم گۆڕەی جیاواز کردووە جگە لە تەرمی خانەوادەی عەدنان و خانەوادەی ئامۆزایەکی باوکی شەهیدبوونی 2 کەسی دیکە بووە کە وەک ڕێنیشاندەر ئەو ڕۆژە لەگەڵ 2 خێزانەکە بوون و لەوێ بە خاک سپێردراون، بەڵام دواتر ڕووفاتەکانیان گوازراوەتەوە. کارەساتی کیمیابارانکردنی هەڵەبجە ئەوەندە گەورە و ناخەژێن بوو کە ئەگەر هەتاوەکو دەیان ساڵی دیکەش لە هەر بستەخاکێکی ئەم نیشتیمانەدا بگەڕێیت دەکرێت چیرۆکێکی لەم شێوازەی نەبینرا و نەبیسترا و بدۆزیتەوە. ئەمەلاجی 964 توانە بەدەر لەم بابەت و چیرۆکە ئەوانەی کە لە ناو هەڵەبجە و هەورامان هەیە. هەڵەبجە لە دوای کیمیابارانکردنی کۆمەڵێک منداڵ بێدایک و باوک بوون، کۆمەڵێک منداڵ بێکەس و کار بوون، کۆمەڵێک منداڵ ون بوون. لەگەڵ کیمیابارانکردنی هەڵەبجەیە کۆمەڵێک منداڵ کەوتنە وڵاتی ئێران و دابەشکران بەسەر نەخۆشخانەکان و دواتر خانەوادەکان هەڵیان گرتنەوە. هەتا ئێستا 176 منداڵ بوورن 179 منداڵ ون بوون لە هەڵەبجە. 76 خانەوادە بە دوای منداڵەکانیان ئاگەڕێن چاو لە ڕێگان کە منداڵەکانیان بگەڕێتەوە و پشکنینی DNA ئەنجام داوە بۆ ئەوەی کە مناڵەکانیان بگەڕێتەوە. ئێمە لەسەر ئەم پرسە قسەمان لەگەڵ بەرپرسێکی کەیسی منداڵەون بۆکان کردووە و ئەو قسەی بۆ ئێمە کردووە و با گوێمان لە قسەکانی بێت. دکتۆر جان سڵاوت لێ بێت. ئێوە وەکو وەزارەتی شەیدان و ئەنفالکراوان چیتان کردووە بۆ کەیسی ونبوانی هەڵەبجە؟ گەلێک بەخێر بێن بە خێراتنی کەناڵەکەتانەکەم. ئەمڕۆ ڕۆژی شەهیدانی هەڵەبجەیە 16 سێە. هەزاران سڵاو بۆ گیانی پاکی شەهیدان دەنێرین و لە خوای گەورە داواکارین شفای عاجل بۆ نەخۆشانی بریندارانی چەکی کیمیایی هەڵەبجە بنێرێت و ئەو منداڵانش کە ون بوون بە دیداری خانەوادەکانیان شاد بنەوە. لە ڕاستیدا وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفاکراوان ژمارەیەکی لایە کە 211 منداڵی ونبوومان هەیە هەتاوەکو ئێستاکە لە وەزارەتمان تۆمار کراون کە خاوەنداریەتیان بۆ 74 خێزان دەگەڕێتەوە کە داوایان یان سکاڵیان تۆمار کردوێ بۆ کە بشتێن ئەو منداڵانە دەگەڕێن. لە بۆ نمونە ئێمە زیاتر بیر لەوە دەکەینەوە کە زۆربەی منداڵەکانمان لە ئێران بوون لە ئێران بوون بۆ نێوەیە کە کیمیاباران بەسەر هەڵەبجە کراس ڕێژی هەڵەبجە خانەوادەکانی هەڵەبجە بەرەو ئێران ڕۆشتن و بەرەو ئێران ئاوارە بوون. بەڵێ ئێوە جگە لەوانەیە کە لە بەردەستدان هیچ چەندتان گەڕاندۆتەوە چەندیش ماوە بگەڕێنرێنەوە؟ بەڵێ هەتاوەکو ئێستاکە ئێمە 211 9 کەسیان گەڕاونەتەوە ناو خێزانەکانیان. ئەوەش بە پرۆسەیەکی زۆر ورد و پرۆسەیەکی زۆر هەستیارە لەبەرەوەی لە ڕابردووشە وەکو جەناب تەناگەدارن کۆمەڵە کێشەی کۆمەڵایەتیمان هەبووە. بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەم کێشە کۆمەڵایەتیان نەبینەوە ئێمە پرۆسەیەکی وردمان هەیە کە دەیگرینە بەر بۆ منداڵانی ون بوو. ئەویش پرۆسەکە بریتە لەوەی هەر منداڵێکی ون بوو گەڕایەوە لە دوای ئەوەی کە ڕێکاری ئیداری و یاسایی بۆ دەگرینە بەڕاستەوە خۆ تێستی دیانەی بۆ دەکەن کە ئەو تێستی دیانەیە لە وەزارەتی ناوخۆ بۆی ئەنجام دەدێت. تێستێکی زۆر وردە واتوانێت ئەنجامێکی زۆر وردمان بۆ بدات بەدەستەوە هەتاوەکو دیاری بکەین ئەو منداڵە سەر بە چ خێزان. حتما ئەو بابەتانەی کە پەیوەندی بە کەیسانەوە هەیە و لێدوانی وەزارەت بە درێژی دواتر لە 964 دادنرێت و دەتوانن متابعی بکەن لە یەکێک لە کەیسە هەرە زیندوەکانی هەڵەبجە کە چەند ساڵێک پێش ئێستا یەکێک لە ونبووەکانی هەڵەبجە گەڕێنرایەوە. ئەو کات پێم وا بێ مریەم بوو، ئێستا ناوەکەی گۆڕاوە هێنرایەوە هەڵەبجە. دواتر کۆمەڵێک دەردەسەری بەسەر ئەم کەسەدات ئێستا دوای ماوەیەکی زۆر و دەرنەکەوتن لە میدیاوە لە لای ئێمە میوانە ژیان خان زۆر بەخێربی. وەزع چۆنە؟ سپاس بخوا باشە. یەخوا باش بی. ژیانگیان بەخێر بێ. خۆش بگیانەکەم مەمنون. زۆر سپاس بۆ تۆ. ئەمڕۆ 7 ساڵ تێپەڕی بەسەر کیمیابارانکردنی هەڵەبجەیە. پەیامی تۆ چییە وەکو ونبوویەکی هەڵەبجە؟ سلااو ڕێزم هەیە بۆ بینەران و بیسەران. سپاس بۆ داواتتان و کە ئێماتان لە بیر بوو وەکو کەیسە مناڵانی بوون بوو. بەداخەوە کە ئەو کەیسە ڕاستە ئەو کارەساتە لە کوردستان ڕووی داوە ئەمریکی واقع، بەڵام بەداخەوە کە کەمترین
بە هەمویان کەم تەرخەم بووم ببوورە کوردیەکەمە وشەکانم بکو ئێوە بەرفراوان مەبەستە بڵێ کێ کەم تەرخەم بۆ لە کەسی والله یەکۆم کەس کە خۆم بەرپرسام لە بەرامبەر ئاوەستەیە کە دەکەم وەزارەتە کاروبارە شەهیدان ئەنفال کراوانە کە قەت نەهاتووە بجددی لەسەر خەت چه کابینەیە پێشتر وەزیریان بە چ ئێستاکە ئەسەن ئێستاکە هەر بەحسی مەکە ماوەیەکی پێش لژنەیە دۆزینەوەی مناڵانی بوون بۆ دروست بوو بەریارە ئەنجومەنە وەزیران و بەهۆی ئەوە کە من بە وردی بە دوواداچوون دەکەم لەسەر ئەو کەیسە بەداخەوە تقریبا 2 ساڵ و 3 ساڵ بوو نازانم بەزەبێت ئەو لژنە دروست کراوەوە ئەوان هیچ دانیشتنیان نەکردبووە وانە ماوەیەکی پیش لە سوۆشیال میدیا و بیستم کە لژنەکەی کۆبوونەوەی کردو ببی ئەوە کە ئێمە ئاگادار بکەن و هەر کەسی هاتووە لەوە بەشدار بوو تەنانەت ڕاستەخۆ خۆم لەگەڵ 2 ئەندام پارلەمانە پێشووتر پەیوەندیمان کرد بە سەکرتەرە وەزیرە شەهیدان وتە جناب وەزیر مەجاڵی نییە بتانبینە وتم لەسەر کەیسی ئێمە مناڵ بوون بووە دەبێ معلوماتەکە لە ئێمە وەربگری کە چی بکەین کەیسەکەی ئێمە ئێوە بەلاریتاندا و شتانە بەیانی خەبارتان دەدەم ئەگەر ئێوە خەبارتان بوو ئێمەش خەبار ئەمە یەکێک بوو لە کێشەکان خۆت ئێستا وەزعت چۆنە لەکوێ ئەژیت ئێستا من لە خەزمەتتانە من بە شانازیەوە هەر لە کوردستانەوە وڵاتم بجێ نەهێشتووە تقریبا 4 ساڵ پیش تۆشی سەرەتان بووم بەس ئێستا لەخوا بە زیابە و ئەو قۆناقەشم تێپەڕاندووە سوپاستان دەکەم من نەهاتم لێرە بەحسە ژیانی هەڵەبجەیی بکەم کە ناوێکی وەحمیم لەسەرە بەجددی با پێتان بڵێم ژیان میژە ویست پرسیاری ئەوە بکەم ژیان و کامەران و کوردستان چییە بۆ تۆ ئەمانە کێن تۆ بە مریەم هاتی دواتر بووی بە هاوناز ئێستا ژیانی باش شتێکتان بۆ بڵێ من 128 ڕۆژ لە هەڵابجە بووم 2015 کە گەرامەوە بۆ کوردستان بە هۆڵە ماندیبوونی خۆم کەس فاشە سووری ڕانەخستە بوو لە ژیر لە کاتێ یعنی ئەو کاتە داعش لێرە بوو ئەو ترس و ئاژاوێ داعش و ئەو شتانە پاش 4 ساڵ گرانەوە بە دوای کەسوکاری خۆم لە ئێران و چەندین جار فەحسە دیێنئێ کۆمەڵێک مستەمسەکاوانە گرامەوە بۆ کوردستان لە ڕێگای کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵابجە و پێشوازی قامقامە ئەو کاتێ هەڵابجە کە داخل بووم یەک کەسم نەناسی یەک وشەی کوردیشم نەمزانی هاتبووم ینی ئەترسام لەوە بژیم بجددی وتم ئەمشۆ سەرڕەمە بەڕەن ینی بەو حەدە بوو بەراستی غەریب بووم کە هاتمەوە خەڵکە هەڵابجە پێشوازیکی زۆر باشیان کرد فحسە دیێنئێ کراوە بە سامپڵە خوێنیان وەرگرتووە لە نەخۆشخانەیە هەریم کە نەخۆشخانەیەکی ئەهلی لە شاری سلەیمانی دەستیان کرد بە خوێنوەرگرتن و داتاخی کۆکردن من ڕۆژی خۆشکی جنابەت بووم ناوم گەشا بوو ئێمە بەڕاستی خوشکێکمەگەشاوینەوە بێڵێ پاش ماوەیەکی بتان ببوورە غەڵەتمان کرد تۆ گەشانی دوای خوشکت مثلا پورزای چاوانخام بووم من جنابیان مابووین تاساوەر بکە ڕۆژی گەشا بووم ڕۆژی دەیانگوت تۆ ساراری دایک و باوکت ماوە پاش هەفتەیەکی دەیانگوت ببوورە غەڵەتمان کرد تۆ ئەوانی ڕۆژی شەر دەیانگوت تۆ ئامینەی ڕۆژی تر دەیانگوت سارای ڕۆژی لە کۆتایی دواتر لە ژیانە نانا ژیان نەبووم لە ئەوان قەت نەبووم بە ژیان ژیان ئەوە 2010 بووم بە ژیان من حەزەکەم یعنی نەچینەوە سەر ئەو ڕابردوو جەنابەت کەیسی جەنابەت هەموو کەس پێی ئاشنایەوە دەموچاوی جەنابیشت هەموو کەس پێی ئاشنایەوەکوون بوویەک منداڵێکی ون بووی هەڵەبجەکە هاتووە بۆ کوردستان بەس من حەزەکەم باسی ئێستا بکەین ئەم هەموو بگرە و بەردەیە کە بەسەر تۆیە هات ئەم هەموو فەحس و فحوساتە ئەم هەموو بەڵێنەی وەزارەتی شەهیدان و فالکراون توی بەکوێ گەیان ئێستا خەریکی چیت فەرمانبەری حکوومەتی بەڵێ هەمووی ئێمە هەمووی مناڵ دۆزراوەکان لە کابینەی پێشتووی حکوومەت جناب سەرۆکوەزیران و کاتە جناب کاگنێ چیروان هەمووی مناڵانیان تعین کرا لە حکوومەت و شوێنەمانەوەیان بۆ دابین کرا بۆ هەمویان بەڵام بەهۆی ئەو هەموو کارەساتە من ئەوە بڵم وەڵامی چاوەخانم نەداشت کە چوون بووم بە ژیان و کامێران و کوردستان من لە کۆتاییدا بووم بە هاوناز ئەحمەد غادر درێژەی دیێنئێ 99.65 پاش ساڵێک هاتە سکاڵایان کرد ئایلێ هاوناز و وتەن تۆ هاونازنی غابر هاونازیان دۆزیەوە و لە کۆتاییدا لە مەحکەمەی سلەیمانی دیسان نەفیە نەسەب بووم پاش 3 ساڵ ناسنامە لەمان سەندراوە ئێرانیش وتە تۆ مناڵێکی بوون بووی هەڵەبجەی دەبێت ناسنامە ئێرانیەکەشت بدێ لە ئێرانیش بووم لێرەش بووم لە ئێران پێماندەڵن عێراقی لە عێراقیش پێمان لە ئێران هەموو منداڵەون بۆکانی
ڕاستێکە بڵم بۆ کچەکان ئەو کێشێ دروست یعنی تۆ بڵێ فەرقینیان کچ و کوڕەکان هەیە کە گەڕێنەوە نامەبەر یعنی ئەمرە واقع وا پێشانە ئێستا من و عەزەم ئەو کێشەمان هەیە کە ناوی دانان چیا و ئێستا دەڵێن DNA-یەکە قەڵەت بوو پاش ئەوە ئێستا ئێمە مناڵانی بوون بووی هەڵابجێ کە سەلمێنراوە کە لە خاکی عێراق و بەپێی یاسای عێراقی دەتوانین ساحێبە ناو ناسنامە بین بەڵام ناو ناسنامەیەکی چی جناب کاینە چیروان ئەو ساڵە پاش ئەوە کە قەرار مەحکەمە دەرچوو کە من هاو نازنیم و ناسنامەم نەماوە منیان بان کردو بوتە ناوێکی دادەنێم تا هەتا لەسەرت بمێنێ ناوی کەس نەبێت کە دوای ناتوان ناسنامەت لێ بسێنن وتە جوانترین ناو بۆ کچێکی هەڵەبجەیی کە بەردەوامە ناوی ژیانە نای باوکە دادنم کامران کە بە کامرانی بژی بە بەختەوەری بژی کوردستان دایکە هەموو کوردی کە ناو دایکە دادنم کوردی ئێستا ئەوەیە هیوادارم بۆ هەموو مناڵانی ونبوو ئەوانەی کە دۆزراونەتەوە ئێبێ یعنی کوردستان و هەڵەبجە و بەرپرسانیش هەمووی خۆشحاڵ بێ بە ئەو جۆرە کەیسانە کە دەدۆزرێنەوە ئێمە ساڵانە یادی هەڵەبجە دەکەینەوە ئەو هەموو مەئساتە بەسەر هەڵەبجەیەوە پێشتر لەگەڵ چاوانە ئەو راپۆرت و شتانەمان پیشاندان کە یعنی ساڵ لە دوای ساڵ دوای 37 ساڵ هێشتا مەئساتی زۆر زیاتر ینی دەدۆزرێتەوە کە بەسەر و خەڵکەیە هاتووە ئێستا بەرهەمی منداڵێکی هەڵەبجە کە دەدۆزرێتەوە چەند ساڵ لە دوورە وڵاتی کە و کاتەون بووە دەبێت حەقا ڕێزیان لێ بگیرێ و هەموو ئەو بابەتە یاسایانە و کارگێڕیانەی کە لەسەریان فەرزە بۆ ئەمانی دروستکەنەوە بۆیان دروستکەنەوە بۆی بتوانن ژیانێکی شایستە بژین خات و ژیان من پرسیاری ئەوەم لێ کردی کە فەرمانبەری جەنابەت هیچ گرفتێکت بۆ دروست بۆ لە دوای و کاتی کە سەرۆکی هەرێم ناوی دایک و باوکی بۆ هەڵبژاردووانە بۆ خۆت دەزانی بایۆمەتری کرا هیچ گرفتێک لە بایۆمەتریەکەتا هەیە ئێستا ماوەیەکی پیش پاش عێلاجاوانێکی گرامەوە بۆ سەردەوامە سەر ئیشۆکارم دەبینم لە دەوامان دەڵێن دەبێت کارتە نیشتمانی ئەو شتانت ببێ بردوم بۆ لایەن کابرا لێم تۆڕە بوو وتە خاتون ئەوە تۆ بەناو هاوناز بووی ئێستا بایۆمتریەکەت بەناو هاوناز بوو ئێستا بەناوی ژیانی مستەمسەکاتت لە لای ئێمە نییە 6 ساڵ مەعاش دەگیری لە حکوومەتەوە بەس تۆ ئەو کەسەنی ئەو کەسە مردووە مە دەتوانین سکاڵا لەسەرت بکەین و کاکە وەرە کێشە و گرفتێکی تازەم بوو دروست نەکەی ئیتر ئێستاش هەر خەریکە هۆڵدانەوانم بزانم ئەو کێشەیە چون دروست دەکەن چۆن ئێستا مەسەلەن ناوی سیانی من ژیان کامران لە هۆن شەمێرانە دەڵێن دایکە ناوی سیانی نییە کوردستان دارا پێشڕۆ ئێستا لە باغدا قبولی ناکەن دەبێت دیسان قەرارە مەحکەمە دیسان ینی ئەو پرۆسەیە بەردەوام و ژیان بەردەوام لەسەر ئەو معاناتێک کە هەیە بەس من لەم لێرە دەمەوێت شتێکی داوا بکەم لەو کەسانە کە لە کاتی بانگەشە هەڵبژاردنیان بە تایبەت لە کاتی پارلەمان وعدیاندا بە خەڵکی یارمەتی خەڵک دەدەن چەندین ساڵێک کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە و مناڵ بوونبووەکان و خەڵکی هەڵەبجە داوا دەکەن پرۆژە یاسای مناڵ بوونبووەکان لە پارلەمانی کوردستان یعنی لەسەری دانیشتن بکەن ئەوانە تەنانەت خۆم چوم لە کاتی خۆلای دکتۆر ڕێواسفایق و فراکسیۆنەکان یەکۆم جارتان ئاگامان لێ نیە و دانیشتن دەکەین و ئەوە بەرگێ این بوو کە دانیشتن و قسە بکەن ڕێک نەکەوتن بێکەوە ئێمە مناڵێ بوون بوو کەیسەکەمان هیچ مۆتەرەف نییە لە وەزارەتە شەهیدانەوە دینارێکی نە پارەی برینداریمان هەیە نە پارەی ئەنفالمان هەیە و نە پارەی هیچ یعنی من خۆم بۆکو موازەفە حکوومەت تەنانەت ئێتراف بە کەیسی کە مناڵی شەهیدەم نایکەن بۆ من یعنی هەویەی شەهیدانشمان نییە هەویەی مناڵ بوونبوومان نییە هیچمان نییە ژیان هەر لەبەر ئەمەیە سە زۆر کەسێک لەوانەی کە مناڵەکانیان بوون بۆ بێ ئومێد بوون لەوەی کە بێن و پشکنینی DNA بکەن بڕۆیان زۆر بە پشکنینەکان نەماوە یەکێک لە هاوکارە سەرەکیەکان ئەوە یەکێک لەوانەی تر ئەوە یەکێک کەسە سەرەکیەکان نەماوە 37 ساڵ ینی بەچووکتەریان من بووم کە کۆرپە بووم بووکو ئێمە ینی هاوتەمەنی ما دۆمانگ سەمانگ ئەوانە بوون ئێستا کەسە سەرەکیەکان یان بەهۆی برینداری شەهید بوون یان ئیتر زەواجیان کردووە مەسەلەن دایک و باوک زەواج دووەمەوانیان کردووە کێشەیە خۆ دەزانی وەزع مەعاشە خەڵکیشی ئەوە نییە دوایش لێ ڕووی ڕاستێکە ئەو گەلەیم خەڵکەکەمان هەیە ڕێڕووی کولتور ئێمە لە کولتوریکی تر گەورە بووین لای من خۆم لەنا ئایلەی فارس لە شمال ئێران گەورە بووم ئیتر ئەوان قبولیان نیە ئافرەت بتەن یا بژی
پێیان قورسە ئەو مۆزووەکە ئەوە پەروەردەیەکی جیاواز لە وڵاتێکی جیاواز و ئەوانە هەرەوەی کە ئێستا هاتووی بۆ پرۆگرام دایکەکەی ئێران ستۆدیۆ دانیشتۆ دایکەکەی ئێرانی ژیان ێستا لەگەڵمانایە لە پشتی کامیرەوە لەگەڵمانایە و میوانی ژیانە دەستی ماچێک چەند دڵخۆشی زوو زوو سەردانتەکە وەڵاهی لەو دنیای بەس ئەوام هەیە خابۆتی بێڵێ ئینشەڵڵا ئەویش دڵخۆشە بە سەردانکردنی زوو هێنەمەوەی بم بەس ناڵم مەسەڵەکی ئێمە ئەوەیە کە لە ئێران پێمان دەڵێن عێراقی لە عێراقش پێمان دەڵێن ئێرانی و هزار کێشە و مەشاکلمان بۆ دروست دەکەن کە تەنانەت هاتۆ چوومان لەگەڵ ئەو ئایلە فارسەکەمان نەمانەوە پەیوەندیمان ینی تێک بچێت دەمەوێت ئەو ئێمە لەسەر ئەو سفرەی گەورە بووین لەسەر ئەوە ئێمەیان پەروەردە کردووە نامان هەوە بەڵام بەداخەوە کە ئەمڕۆ 16 سێ بوو تەنانەت ڕاستێکە بەڵام لەبەر ئەوە کە شوێنە مانەوەم نەبوو لە هەڵابجە نەچوم بۆ هەڵابجە لە خاکی خۆم لە شاری خۆم کە وام بەسەر هاتووە 1 متر جێگام نەبوو مترێک کەسیش پەیوەندی پێوە نەکردی کە بڵێ بێ بۆ هەڵەبجە ڕۆیادی هەڵەبجەیە هەمووی ماڵی هەڵەبجەیی و هەموو ماڵی کورد لە هەموو شارەکان ماڵی خۆمە و تەعاملە کچی خۆیان لەگەڵ منێنێ ئەوە بەبی ئەم لا پێتان دەڵم بەڵام خۆم شعورم هەیە ئەزانم دایکم میوانە هاتووە تەمەنی گەورێ کە بیبم لە ماڵی خاک ئێستا ئەو شارە زۆر غەرەباڵغە خەڵگەنی نازانێت چی بکە مە ئێستا ماڵی براکەشم لە ئێراندەن بۆ نەوروز نازام چوون بیان بم بۆ هەڵەبجە هەموو دەرکەی ماڵەکان کراوە بەس بۆچی شاری خۆمە دەڵێن ژیان هەڵەبجەیی ژیان هەڵەبجەیی متریکی کە ئەوە کە مردوو دانیژن هەر ئەوەندەم نییە لە هەڵەبجەوە وڵای من ڕێگە بەخۆمە دەم لێرەوە نەک بۆ ژیان خان بۆ هەموو مناڵەون بۆکان داوا بکەم لە بەرپرسان بە تایبەت وەزارەتی شەیدان و فالکراوان بەرپرسانی حکومی لە ئەرێمی کوردستانە ئاور لەم جۆرە کەیسانە بدەنەوە بەسە کە ژیان خان چەندین ساڵە یعنی بەو شێوازە هێناوێتی کە گەڕاوەتەوە بۆ ئەرێمی کوردستان کەیسی تریش لە ڕێگەیە دڵنیابن لەوەی منداڵی ونبووی تر دەدۆزرێتەوە لە داهاتووە لە ئێرانەوە دەێنرێنەوە ینی دەبێت ڕێو شوێنیش بۆ ئەوان بگیرێتە بەر وەکوتم ڕێکارە ئیدارەکانیان بۆ تەواو بکەن و هەوڵ بدرێت لە هەڵەبجەش شوێنیان بۆ دابین بکرێ بە تایبەت لەبەرەوە ئەوان خەڵکی ڕەسەنی شارەکەن و بەهۆی ئەو کارە ساتەوە دەربەدەربوون و ئێستا گەڕاونەتەوە دەبێ بخرێنە سەرسەر وەڵایی کاتی بەرنامەکەمان ئێمە وردە بەرەو کۆتایی دەچێت بڕگەی تریشمان ماوەژیان خانەگەر لێرەوە و دەرفەتێک دوای ماوەیەکی زۆر کە دەرکەوتێتەوە چی داواکاریەک تێ چی قسەیەکی کۆتایی تێ بیکەی سوپاس دەکەین بەناوی هەموون بووانەوە بنا هەمووی ون بووان و خەڵکە بە شەرافی هەڵەبجە و بەنەماڵەی سەربەرز شەهیدانی هەڵەبجە داوا یەکەم شت سوپاسە ئەو کەسانە دەکەم کە لە یادا هەڵەبجە بەشدارن و داوا دەکەم بەرپرسانە حکومی معاملەی شەخصی و حزبی ناکەن لەگەڵ ئێمە لە پێناوە ئەو خاکە قوربانیماندا ون بووین شەهید بووین بریندار بووین فریایە بریندارانە کیمیایی بکەون فریایە ئەوانەی کە نەخۆشخانەی کیمیاباران ئەوانەی ماوەی پیش من هەیە خەڵکی هەڵەبجە بریندارانیان بڕێ بۆ ئێستا چاکیان کردووە یعنی فریای کەیسە مناڵ بوون بۆکان بخوا خۆم یەکێک لەو کەسانە ڕێگەری دەکەم لە هاتنە مناڵێکی بوون بوو ئەگەر بێوێ وەکو منی بەستار بێتەوە ئاها دەستی بکە بە ناوێکی وەحمی و خیاڵی بژی وەڵە هەر بە خۆت معەزەز مقعرب لەو وڵاتە بژی هەر مەگەڕەوە چاوکەم هەر مەگەڕەوە دەستخانە خۆشیان زۆر سپاس میواندارێکت قبول کردی بە هیوای کەمیشە تەندروست باش بی دڵخۆش بی لە ژیان سپاس دەکەین هەر بژیت چیمان ماوە چاوان بەدەر لە باستی هەڵەبجە ئێمە شەوانی تر کۆمەڵک بڕگە و بابەتی جیاوازمان هەبوو یەک لە بڕگە و بابەتە جیاوازەکانی ئەم شەومان ئەوەیە کە لە هەولێر ئاژەڵێکی دەگمەن ئەمڕۆ لەدایک بووە ئەویش ئاژەڵێکە لە مینەی زێبرا و ئەسب کاتێک کە متوربە کراون بەیەکەوە ئەو جۆرە ئاژەڵەی لێ دروست بووە ئاژەڵەکەش پێ ئەوترێ هێرا ئەم ئاژەڵە لەبەر ئەوەی مینەی زێبرا لەگەڵ ئەسب بەیەکەوە لێک دراون ئەم جۆرە ئاژەڵی لێ دروست بووە هەمیشە بیستومانە کە درەختەکان بەیەکەوە متورباکرێن و جۆرە درەختێکی تایبەت یا میوەیەکی تایبەت بەرهەمەهێنرێت بەڵام ئێستا بینیومانە کە دوو جۆر ئاژەڵ لە یەکتر دراون و ئاژەڵێکی تایبەتی لێ دروست بووە دکتۆرە سومەیە یەکێکە لە دکتۆرەکانی ڤێتەنەری
ژنەری لە باخچەی ئاژەڵانی هەولێر قسەی بۆ 1964 کردووە ئەڵێ ئەم جۆرە ئاژەڵا ئەمڕۆ لەدایک بووە 16 و پێش ئەوەی کە لەدایک ببێت ئێمە شوێنی تایبەتمان بۆ ئامادە کردووە شوێنی تایبەت بە خۆی هەیە و لە ئێستاشە تەندروستی زۆر باشە چاوەڕێ ئەکەن کە ئەم جۆرە ئاژەڵە کە گەورە بوو توخمی دایکی وەربگرێت واتە ببێتە مێنەیەکی زێبرا توانە زۆر جوان بوو جا ئەوەی سەرنجڕاکەش بوو چاوان تۆ ئاماژەت بە وردەکاریەکەی کردانی لە عێراق وەرەمی کوردستانیشە ئەمە یەکەم حاڵەتە ئەوە بکرێت جا باسی ئەوەی کردبوو کاتە ئەو پسپۆرە ینی مەسەلەن پرتەقاڵێک لەگەڵ هەنارێک کامتروبە بکەی پرتەقاڵی سوور دەرەچێت بۆ نمونە بەسەم ئاژەڵەمان نەبینی بوو ئێستا خۆشبەختانە لە هەولێر ئەم ئەزمونە تاقی کراوەتەوە یەکێکی تر لە بابەتەکانی ئەم شەومان و دەبێتە کۆتا بابەتیش پێم خۆشە ئاماژەی پێ بکەم پاسکیلەکەی خەباتە هەنی پاسکیلەکەی خەبات سەرەنگە بڵێن چییە ماوەی 7 ساڵە لە بەردەم نزیکی ئاسایشی خەبات یعنی لەسەر شۆستەیەک پاسکیلێک بەستراوەتەوە ئەم پاسکیلە دەوترێتی کەسێکی دەرەوەی هەرێمی کوردستان بیانی بووە کە کەسابەتی کردو ڕۆژانە هاتووە لە قەزای خەبات بەو پاسکیلە ڕۆیشتووە و کەسابەتی خۆی کردووە و دوایی گەڕاوەتەوە پاسکیلەکەی لەوێ داناوە بەڵام 7 ساڵ پێش ئێستا ئەوەی کە لە دیمەنەکە دەبینن پاسکیلەکەی وەڵا ژەنگی هەڵهێناوە ئێستا بەڵام ئەوەی باشە کە نایەڵن دەستکاری بکرێت کەسەکە کە کەسابەتەکەی تەواو کردووە بۆ ئەو ڕۆژە هاتوو پاسکیلەکەی لە هەمان شوێن کە ڕۆژانە دایناوە بەستێتیوە بەو زنجیرەی کە دەیبینن ئەو ڕۆژنە ڕۆیشتو حتاوەکو ئێستا نەگەڕاوەتەوە جا پامنێرمان پرسیاری کردبوو لە ئاسایشی خەبات کە نزیکە لەوانەوە ئەو پاسکیلە چەند کەسێک ویست بوو یان سەرەتا لێکەنەوە بەڵام ئەوان ڕێگریان کردبوو لەوەی کە پاسکیلەکە لێ بکرێتەوە هەتاوەکو ئێستا پاسکیلەکە لە شوێنی خۆیەتی بەڵام کابرا دیار نییە و نەگەڕاوەتەوە بۆی ئەمەش بە هەمان شێوە کەیسێکی ئەوەیە جام کابرا تۆ بڵێ چی لات بێ وادانی تەندروست بێ ئەوانەڵەن هەتا ئێستا بە هیوان کە بگەڕێتەوە پاسکیلەکەی بباتەوە توانە لە ئینسێرتەکانیش دیارە ئەلاگەیەک هەیە نانی تێدایە 7 ساڵە ئەلاگی نانەکەشیان ڕەنگە بە شێوەیەکی کاتی ڕۆیشت بێ ڕاستە دوایی نەگەڕابێتەوە نازانین بە هیوای تەندروستی باش بێ ئەم شەو زۆر بابەتمان پێشکەشکردن هیوادارن جێگەی ڕەزامەندی ئەوە بێت لە سبەی شەوە پرۆگرام و بابەت و بەرنامەی زۆر باشترمان ئامادە دەبێت لە نۆ ڕادیۆ هەر بمێنن بە هیوای تەندروستێکی باش بۆ هەمووتان شاد قاویستان